ئێمە لە سنتەری پەرەپێدانی لاوان هەستاین بەکردنەوەی خولی خەیاتی دوای مانگێک لە خولەکە ئەمڕۆ کۆتایی بە خولەکەی هاتوو و ئاهەنگێکمان ساز کردیا. دیارە گرنگی ئەو خولانە لەوەیە ئەمە هەر کەسێک لە کەسەکان دەمانەوێت ببێتە خاوەن کاری خۆی و هەلی کاری لۆ بڕەخسێ و ئێمە لە ڕابردوودا وەکو سنتەری پەرەپێدانی لاوان چەند خولەکمان کردەوە، یعنی خولەکان هەم خولی پیشەی، هەم خولی پەروەردەی، هەم خولی زمان، خولی زمانی عەرەبی، ئینگلیزی، مەسەڵەن خولی کۆمپیوتەر و هەروەها خولی سەرتاشی، خولی خەیاتی، خولی فێربوونی شوفێری و زۆرێک لەو کەسانێکەوە خولمان لۆکردنەوە. سوپاس بۆخوای ئێستا بووینە خاوەن کاری خۆیان. ئێمەش لێرەدا دەمانەوێت هەر کەسێکەوە بەشداری دەکەن لەو خولانە ببێ بە خاوەن کاری خۆی و لۆ خۆی کار بکات. ئەمڕۆ تەخەڕوجمانە بەڕاستی هەستێکی خۆشە لێرە چکە ماوەی مانگەکەیمە بەشداریەکەین لە دەورەی خەیاتی لەگەڵ مامۆستا مەیاز کە زۆر هیلاک بوو لەگەڵمانە زۆر سپاسیەکەین زۆر ماندوو بوو پێمانەوەی تر ئەمڕۆژ ئێمە ڕۆژەمان ڕێک خستووە و تەخەڕوجمانەوش هەمومان شەهادە وەرەگرین و خواردنەکانیش هەموویمان بە هەرەوسی هێناوە ینی ئەمڕۆ من مقەبیلاتم هێناوە بە هیوام بە دڵیان بێت. زۆر زۆر دەوری هەیە بۆ ئێمەی گەنج ئافرەت پێویستە ئیشی دەستی خۆی هەبێ بەڕاستی چکە خولی وا پێویستە بۆ گەنجی ئێمە لە کاتێکا بینین کە لە کۆمەڵگەیە ئیشێکی وانەیە زۆربەی ئافرەتان لە ماڵەوەن دەتوانن خۆیان بە خەیاتی مەشغوڵکەن هەر ئیشێکی دەستی هەر شتێکی کەکە لە بواری خۆیانە بتوانن خزمەت بکەن. ئێمەش بەڕاستی زۆر دڵمان پێخۆشە بە تایبەتریش بۆ ئافرەتان کەوا دەبینین کۆمەڵ ئافرەتانێکی پیشەگەریمان هەیە ئێمە بێجگەلەوەش کە ئەو خولەمان ڕاگەیاند بەڵام لە ڕابردووەرە داهاتوش ئینشاڵڵا خولی زۆر باشتر و کاراتریشمان دەوێت بە تایبەتریش بۆ ئافرەتان بێجگەلەوەش ئەمە کارمان نەکردە سەر تەنها چینی ئافرەت بەڵکو برایانیشمان بێبەش نەکردە لە خولەکانمان ئینشاڵڵا ئەو خولانێکەوە ئێمە تێدا بەشداریمان کردووە سەرجەم ئەو ئافرەتانی بەشداریان کردیا پێشەوەی کەوا بڕوانامەکەیان پێشکەش دەکرێت دەبنە خاوەن کاری خۆیان و سودمەند دەبن لە هەموو هەلی کارەکانمان. لاوان توێژێکی زۆر فراوانی کۆمەڵگەنە چونکە لاو زۆر چین و توێژی تر چینی تری لێ دەبێتەوە هەم دەرچوێکی زانکۆ پەیمانگا لاوە و هەم یەکێک کە دەرفەتی خوێندنی بۆ نەڕەخسابێ و نەخوێند بێتەوە لاوە یعنی واتە لە تەمەنێکی گەنجی کە تەمەنی نەڕۆیشت بێت ئەو پێی دەگوترێ لاو واتە زۆر فراوانترە ینی لە توێژەکانی قوتابیان بۆیە ئەو تەمەنەی لاوان کە هەیە تەمەنێکی زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی توانەکانیان بەکار بهێنین لە هەرێمی کوردستان بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان زۆر بێپلان بووە بۆ بەکارهێنانی توێژی لاوان و هەروەها توانای لاوان ئێمە لە پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەم پێشنیازە بڕیارێکمان هەبوو بۆ ئەوەی تاقە و توانای لاوان بەکار بهێنین و هەروەها هەرێمی کوردستان وەکو سەرچاوەکی مرۆیی سەیری لاوان بکە و سەیری تاقە و توانای لاوان بکە و هەروەها دەرفەتی کاریان بۆ بڕەخسێ چکە دەبینین ساڵانە بەلێشاو گەنج و لای خۆمان کۆز دەکەن بەرەو هەندەران ئەو تاقا و وزە مرۆییە لە هەرێمی کوردستان لە دەستی دەدەین بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان بێباکە لەوەی کە ئێمە تاقی مرۆیی لەدەست دەدەین لە دەرەوە تاقی مرۆیی زۆر کەمە بەڵام پارە زۆرە لێرە پارە زۆرە دەیدزن تاقی مرۆییشمان بە دەرێ دەنێن دەری دەکەن تاقی مرۆییەکەمان کەلاوە ئێمە مەشروعێکمان هەبوو کە هەرسی کۆمپانیایە لە هەرێمی کوردستان مولزەم بکرێت بە ڕەخساندنی هەلی کار بۆ 175
دەستی کاری ناخۆ تاکرێکاری ناخۆ هەم دەرچوی زانکۆ پەیمانگا و هەم ئەوەی کە دەرفەتی خوێندنی بۆ نەڕستاوە لاو هەیە لەم وڵاتە لەبەر هەژاری لەبەر نەداری لەبەر نەبوونی نەیتوانیوە بخوێنێ و هەم بۆ ئەوانیش دەرفەتی کارمان هەبێ بەم پرۆژەیە مژدەماندا بە خەڵکی هەرێمی کوردستان کە هیچ گەنجێک لەم هەرێمە نامێنێتەوە بەبێ دەرفەتی کار و لەسەر کاردانەندرێت.